بینەرانی عزیز ئەوەی کە پێشکەشتان دەکرێت راپۆرتێکە کە لە سایتی شارپرێس وەرگیراوە لە ژێرناوی ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر چ پەیوەندیەکیان بە ڕووخانی ڕەژیمی ئەسەدەوە هەبوو. ڕووخانی خێرا و لە ناکاوی ڕەژیمی بەشار ئەسەد کاردانەوەی بەربڵاوی لە سەراستی ناوچەیی و نێودەوڵەتی بەدوێ خۆی داهێنا کە کەمبوونەوەی ڕۆڵی ئەو دوو زلهێزە سەرەکیە واتە ئێران و رووسیای ئاشکرا کرد کە بۆ ماوەی 13 ساڵ ڕەژیمی ئەسەدیان پەرست. تەنانەت دوای ڕاگەاندنی پێکهێنانی حکوومەتی کاتی سووریەش شیکاریەکان بەردەوامن لە هەوڵدان بۆ تێگەیشتن لە هۆکارەکانی ئەم کەوتنە دراماتیکیە و کاریگەریەکانی لەسەر وڵاتانی ناوچەکە و ڕێگاکانی ململانەی تێدا. هەندێک لە شرۆفەکاران تێۆری پەپولەیان بۆ ئەم ڕووداوە بەکارهێناوە. بەو پێی ئەم تێۆریە ئاماژە بۆ دەکات کە ڕووداوە بچووکەکان ڕەنگە ئەنجامێکی گەورەیان لێ بکەوێتەوە ئەگەر دەسوەردان لە بارودۆخی دەوروبەردا بکەن. بەم پێیە میر کۆهین شرۆفەکاری پێشووی ئیسرائیل ڕووخانی ڕەژیمی ئەسەدی بە لێکەوتەکانی هێرشەکەی 7 ئۆکتۆبرەوە گرێدا کە سەرەتای گۆڕانکاریەکی ڕیشەیی بوو لە ناوچەکەدا. بەو پێی کاریگەری لەسەر ئێران و هاوپەیمانەکانی وەک حیزبوڵڵای لوبنان هەبوو. ئەمەش بووە هۆی تێکچوونی دۆخی ڕژیمی سووریا. لەلایەکی دیکەوە توێژەر عەلیا ئیبراهیمی پێی وایە کە کاریگەری ئەو هێرشە یەکلاکەرەوە بووە لە هاندانی ئۆپۆزیسیۆنی سووریا لە کاتێکدا ئێران دوای هێرشەکە پاشەکشەی کردبوو. رووسیاش سەرقاڵی ئۆکراین بوو. ئاماژەی بۆش کردووە. ئۆپۆزیسیۆن زیاتر یەکگرتوو بووە. ئەمەش ڕژیمی سووریا و لاوازی دەسەڵاتی سەربازی ئاشکرا کردووە. هەروەک شرۆفەکاری ئیسرائیلی یواف سترین بەکارهێنانی تێۆری کاریگەری پەپولە بەڕاست نازانێت بە لەبەرچاوگرتنی ئەوەی کە ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕاستەوخۆ بەیەکەوە گرێدراون هەر ناوچەیەک کاریگەری لەسەر ئەوی دیکە هەیە. لای خۆیەوە ئاکادیمی خەتار ئەبوو زیاب پێی وایە کە کەوتنەکەی ڕەژیمی ئەسەد لە ناکاو و کتوپڕ نەبووە، بەڵکو دەرەنجامی کەڵەکەبوونی درێژخایەن بووە کە بەڕاپەڕینی مەدەنی ساڵی 2011 و پێشاتەکانی دواتر دەستی پێکردووە. باسی لەوەش کردووە کە سەرەڕای ڕۆڵی زلهێزە نەودەوڵەتیەکان لە مانەوەی ڕژیمەکەی ئەسەد کە لێنێکی ئەمنی سەری هەڵداوە لەگەڵ کەمبوونەوەی پشتیوانیەکانی رووسیا بەهۆی سەرقاڵبوونی بە ئۆکرانیاوە، هەروەک چۆن ڕۆڵی ئێرانیش کەمی کردووە. هەروەک دەڵێ لە ساڵی 2020ەوە هێزەکانی جێگیر لە ناوچەی ئیدلب ئامادەکاری بۆ ئەم ساتە وەختە دەکەن و بە کەڵک وەرگرتن لە گۆڕانکاریە ناوخۆیی و ناوچەیی و نێودەوڵەتیەکان کە ڕژیمی سووریایان لاواز کردبوو. باسی لەوەش کردووە بەشار ئەسەد لەبری ئەوەی هەوڵی چاکردنەوەی شتەکان بدات هەوڵەکانی لەسەر چەسپاندنی دەسەڵاتەکەی خۆی چڕ کردەوە. ئەمەش بووە هۆی ئەوەی کە بەشداری لە بازرگانی ماددە خۆشبەرەکاندا بکات کە سووریای کردە ناوەندێکی سەرەکی بۆ بەرهەمهێنان و هەناردەکردنی کاپتاگۆن. جەختیشی کردوتەوە کە لە پاڵ ئەوانەدا کەمبوونەوەی موچەی سەربازانی سووریا بارودۆخی سەربازانی سووریای خراپتر کردبوو و قەیرانی بێسەر و شوێن و دەست بەسەرکراوان خراپتر بوو. ئەمەش هۆکارێک بوو بۆ داڕمانی گەورەی ڕەژیم. بەشێک لە چاودێرانیش پێیان وایە ئەمریکا بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بەشداری لە مانەوەی ڕژیمی ئەسەددا کردووە، بە تایبەتی دوای ئەوەی سەرۆک ئۆباما پاش بەکارهێنانی چەکی کیمیایی لە ساڵی 2013 لە هێرشی سەربازیەکانی دژ بە ڕژیمەکە پاشەکشەی کرد، پێی باشتر بوو دانوستان لەگەڵ ئێران بکات سەبارەت بە دۆسیە ئەتۆمیەکەی. باس لەوەش دەکرێت کە ئەمەش کاریگەریەکی هەبوو لەسەر بەهێزکردنی هەژمونی رووسیا لە سووریا، جگەلەوەی ئیسرائیل پشتگیری لە مانەوەی ئەسەد کرد وەک بژاردەیەکی کەمتر هەڕەشە ئامێز بە لەبەرچاوگرتنی پابەندبوونی بەڕێکەوتنی جۆلانی ساڵی 1974.